سڵاتان لەبێ هاوڕێیان ژیر زیاتان لەگەڵا چەناڵە یوتیوبی ژیر زیاد هەموو جایە دەڵم چەناڵ یوتیوبی ژیر زیاد بەڵام چەناڵەکەشم ناوی بەتەنێ ژیرە لای کێشە نییە. سڵاتان لەبێت دەمەوێت ڤیدیۆیەکی زۆر وردەکاری نا بەڵکو ڤیدیۆیەکی سادە لەسەر یاری گۆست ریکۆن بریکپۆینتی بکەم وەکو لە تاکلەکەش ئەگە خوێندیتانەوەکی کە دەڵێن گۆست ریکۆن مەکڕن هۆکارەکەی چییە کە ئەو یاریەی نەکڕن. لەو ڤیدیۆیشی دەکەمەوە هەندێک گەیمپڵی یاریەکەی دەبینین و مشنەک دوو مشن هەر چەندی پێویست بکە لە وەشیکردنەوە یاریەکەی باسی دەکەم و لە دوای مشنەکانیش پێتان دەڵێم کە بۆچی ئەو یاریە مەکڕن. ئێستا من لە کامپەکەی یاریەکەیمە وەکو دەبینین ئەوە نەخشەی یاری گۆست ریکۆن بریکپۆینتیە تقریبا هەندێک شوێنم کردیتەوە. ئەو نیشانە شینانە ساید مشنن ئەو نیشانە کەسکانە ساید مشنن لە بۆ باتڵ پاسی کاتە بات پاسەکەی پێدەکەیەوە و زەردەکانیش ستۆریە. ئێستا ئەمە لە ناو کامپەکەینە ئەو کامپە لەلایەن هەندێک خەڵکی دوورگەکەی ئەو دوورگەیە خەڵکی دوورگەکەی دروستکراوه خۆیان شاردیتەوە لەدەست کەسە خراپەکانی دوورگەکەی دایانەوە دوورگەکەی بخۆیان دوورگەکەیان داگیر کردیە بەڵام دایانەوێت هەموو خەڵکەی لە ناو بن و چەک و شتی تەخەمەنی لێوە دروست بکەن. کۆمپانیای سکەڵتۆنش چووە. گرافیکی یاریەکەی وەکو بەگشتی گرافیکەکەی جوانە باشە گرافیکەی خراپ نییە بەڵام هەندێک کێشەی تەکنیکی زۆر هەیە. فرێم ڕێیت دادەبەزی قسەکردن دادەبەزی ئەگەر بێت و بتێ مشنەکی نوێ وەربگری دێ لای ئەو کابرای تۆکی لێ دەدەی مشنی نوێی پێدەدا بۆ نمونە ئەمە داوای مشنەکی ساید مشنەچ دەکەین ئەزە یەکشت هەیە دەبێت و ئەگەداری بی ئەوەی شێوەیە کە ئەو ناوچەیە کە دەچی دەبی لەگەڵ لێڤڵی خۆت نزیک بی ئەگەر نا زۆر زۆر قڕز دەبێت. ئێستا بۆ نمونە من لێڤڵم 28م و چەک و ئەسلیحەکانشم تقریبا لێڤڵیان 32 ئەو 25 بگۆڕین کەینە قەناسەکی دیکەمان پێ پێمانە لێرە توانێت قەناس و چەک و ئەسلیحە شتی بگۆڕی. نمونە ئێستا گەر بمە ئەو چەکەی باشتر کەم چارگۆشە سەگەم ڕەنجیش کردیم دەتوانی ماگەزینەکەی بگۆڕی ئەگەر ماگەزینەشکت پێوەتە مەغزەنێکی باشترت پێیە لولەکەی بە هەمان شێوە ئەگەر سەیری ئەو لای بکەنێ دەستە چەپیش ئەو پێ پیشان دەدا کە چەند فەرق دەکە بەڵام هیچ فەرق ناکە. سکوپەکەی بە هەمان شێوە ئەو سکوپە نوێ تازە لە بۆ هاتیە ئەوەی دادنێم ئەوکو سکوپەکەی تەوجێ تاکە زۆر پانتۆڵێکی نوێشم مەرگوتێت چوار دەرەجە باشترە دەیبەستین پلاستیک گڵۆڤیش هەروەها دەبێت پێدام بڵێم دەتوانین دەستکاری کارکتەرەکەی خۆشت بکەیت ئێرانە لێرە دەستکاری دەتوانی دەم و چاو تەرتیبات شت بکەیت هەروەها دەتوانین دەستکاری قژیشی بکەیت هەر ستایلێکی قژت حەز دەیە وا جلوبەرێک بە هەمان شێوە تانی دەستکاری جلوبەرجی بکەیت ئەوە میگیرەکەی ئەوەتە درەمەرە هەشتانە لێ دەتوانین دەستکاری جلوبەرجی بکەیت. ئەرسەدەن جلوبەرجی جوانی تێدا نییە جارێ بەڵام چونکە دلۆ تێدا نییە سکۆدەی پارێ دەی سەسمە نام وەزەی پارەکەش کە دەبیت پارەکی دێت ئەگەر توێ شتی باشی لێ ناو بکڕێت. ئۆکێ بابچینێن دەر ئەوە کامپەکەیە لەو کامپەی دەتوانین مشنی وەرگری ئەوەش پۆینتەکەمانە 5.6 کیلۆمەتر دوورە ئەگزێت ئەوە لەولای ئەگزێت ڕۆیشتن و حرەکات و ئەو شتانەی زۆر بەدڵ نییە لەبەرەوەی حەز دەکەم یوبیسۆفت هەمان حرەکات شتەکانی گۆست ریکۆن وایڵدی بەکارهینایە بەڵام لەگەڵ بەکارهینانیشی
هەموو شتێکی نوێی دانا نایە مەسەڵەن دەستکاریی خراپی کردێ سەلۆ نمونەها فرێم ڕێیت دادەبەزی لەو گۆڕێک ئەنی FPS دادەبەزی گلیچی زۆرە لەو گۆڕی دەمانچە ون دەبیتن بزانم کێشەی زۆرە گۆست ریکۆن بریکپۆینت لەگەڵ ئەوەش گەمەکی زۆر بۆڕینگە یعنی ئێستا دەچینە دەرەوە بە گرافیک جوانە بەڵام کە دەچینە دەرەوە ئێستا لۆ نمونە ئەو دووە شەو ڕۆژ بەمێکوانە ئەو دووە هەر لێر ڕاوەستانە تەماشاکە ئەوە هەر لێرەیە هەر لێر ڕاوەستان نەدە جوولێن نە هیچ بتەکە لەو گۆڕێ و گۆست ریکۆن لە وایلدلاندس ئەو کێشەیە هەبوو وە لێرەش ئەو کێشەیە هەیە ئەو ئەنەمیەکان واتە دوژمنەکان یان خەڵکی تەبیعی NPC کە لە ناودنیاکەی هەیە شێوەیان زۆر دووبارەیە ئەنی هەموو چەند فەیسەکە دووبارە دانرایتەوە ئەو کامپەکەمان لێرەیە شاردیکیانە لە دەست دوژمنەکان و باشترین ڕێگاش لە بۆ سەفەرکردنی هەلیکۆپتەرە لەبەرەوەی وەکو پێشترەوە نییەکات و لە شوێنێک سێ شوێنەکی جادەکەت بە زەردی خەتر زەرد لە بکە بڵێ بڕۆ فلان شوێنی بۆ جێی دابڕۆ شەقامەی دابڕۆ باشتە نمایە ئەوە هەلیکۆپتەرەکە گرافیکی بۆ شێوازەیە ئێستا تەماشاکە جیانەکە زۆر جوانە ئۆکەی دنیای گۆست ریکۆنی جوانە بەڵام جوانێکی بەتاڵە یعنی ئێستا بەسەر لێرە بچمە خوارەیە هیچ تێدا نیە جەست عاردە و تەواو یعنی هەموو دنیاەکە وایە NPC هەر تێدا نیە هەتا پێیان کرایە بەس دژمنیان دانایە ئەستا لە زۆربەی شوێنەکان کە دادەبەزی یەکسەر شەڕە بەردەوام شەڕ دەکەی بەردەوام شەڕ دەکەی ئەو دووکەڵانەشەیە ئەو دووکەڵانە چییە دەزانی بچی ئەو شوێنانە ئەستا بچین لەو دووکەڵانە دەتوانی فاست تراڤڵی پۆینتێکی فاست تراڤڵی دروست بکەیت لەو شوێنە دەتوانی کەمپەکی سەفەری دروست بکەیت بە خۆڕێدەزر دێمشنە تقریبان کەمپەکەیان زۆر راساویان کردەوە لەو شوێنە توشە بەدابەزین پۆینتێکی فاست تراڤڵی دروست دەکەیت تۆشە دارەکان کە نەها دارەکان فلاتە فلات ئەنیها خەت ڕاستە سێگۆ ینی پڕ دیە نازڵ فریدی نینە ئەم فلاتە کە نزیک دەبمەوە ئەوجا دەتە فریدی کار دێمت ئەوە کەمپەکەمان دروست کرد لەو کەمپەی سەفەری تەبعاً دەتوانین چەند شتێکی بکەی لەو نمونە دەتوانی پرپەرێشن بکەی واتە بە شێوەیەکی کاتی خینت بەرزکەوە ستامنا واتە غاردان خێرای ڕۆیشتنەوە شتانە بەرزکەوە دەستم بە خوێنە لۆ تا ساعتمە ناکەمی دەستم بە خوێنە گڵیچ تاکتیک چوار کلاست هەیە هەڵی بژێری لە بۆ هەموو شەڕەکان ئەسۆڵتت هەیە شارپ شوتەرت هەیە پارتنەرت هەیە پانفەرت هەیە بە فیلد مێدیکم هەیە ئەمە بە مێدیکی زۆر گەم پێی گوتم زانم مێدیک وە تقریبان هیچ بە لێڤڵ 5 بەڵام هیچ خۆش نەبوو کە دەمری دەتوانیت جارێک خۆتکەیت کێوە لە ڕێگەی درۆنێکی واتە فلایکامەکی پانفەر یەک دارگەمەکم پێکرد چ نەبوو ئەسۆڵتەکان پێ لەمی باشە ئەسۆڵ یەکسەر فیچەرەکە دەداتێواتە لێرکوانە هەندێک ئەشیا دەداتێ حرەکەکە دەداتێ کە قومبەلەی داوێ و ڕوومانشتی داوێ باشترین شت ئەسۆڵتە لە گۆست ریکۆن بریکپۆینتی کرافتت هەیە دەتوانی شت دروست بکەیت بۆ نمونە ئەستا من ئەوەی دروست دەکەم چاقەدا ئونی زیاتریان کەوت لە شەڕی زۆریشت بۆی دەبی ئەو وەکو هێڵفەکە تەندروستەکانی ناو پەبجیە لە خۆ دەدەیت سەریع پڕ دەبتەوە ئەوەش توانین دروستکەین هیتمان بەڵێ هیتمان خامنەوە مشکلیانە دەڵێن هەموو کۆپتەرەکەش لەو گۆڕێت جامیشکایە لەو گۆڕێت جامیان دەشە Okay, there is a
Hello. Investigate. Okay. Hey, I'm looking for some information. Found some sort Zan of should drop military that badge in. that reads AAB Drum type zama bazı için de 4403. zanya Does lise that bazı sound familiar kokama. to you? Any idea Zanya where it came şerat ya. from? That's all, I swear. معلومات بيدن قلت that's all I swear يعني معلومات أكيد بس بيدن نازم. I was hoping you'd be able to elaborate on this. I've told you all هم I can يقصد remember. يبارك Thanks. Much obliged. سخيناك بتكس دماندتم بس أنا زاني عليك. 1.6 كيلومتر لمانە دوورە. ئەجەب یاریە شتێکەشی هەیە ئەوەیە کە دەتوانی بەردەوام بەبێ ڕاوەستان لوتی بکەیت واتە ئەشێخ بکەیەوە. نمونە بەردەوام شتێک بکەیەوە سەشک باشتر دەکەی ئەوەی باشترکە ئەوەی باشترکە وەکو ئەساسنە بەڵام ئەساسن خۆشە یعنی کاتێکە شمشێرێکی نوێ یان تیرێکی نوێ بەدەست دەکەی خۆشە حەز بە قۆدەکەی دەکەی بەڵام ئەوە هەز دەکەم هەموو یەک قۆدە چکە گولەکە لەسەری دژمنەکان دەدەی هەر هەمان گولەیە کە لەسەرێکەشت سەرێرە گرافیکەم پێ جوانە بەڵام وەکو باسم کرد گرافیک هیچ نییە ئەگە گەمەکە بەخۆی بۆڕینگ بی گەمەکی بێزارکەر بی گەمەکی دووبارە بی یعنی میشنەکان هەمووی دووبارەیە لەوێ دەچیکەوە دەکەوێت زانیارەکی دەچێت پلان جێ لێ دەکەیت دوو کەسی لێو دەکوژی دێوە شتێکی خۆش تێدا نییە بەڵام وایلدان زۆر لەوەی خۆشتر بوو بەڕاستی باشتریش بوو کە هیچ شێوەندە زۆر نەبوو حەز دەکەم ئێرە معسکەر بی The information search and anti-craft ruins. Oh shit. Oh. There's zor no karabarga. Like how much hell then? Oh, yeah. Level 6 session. Okay. Let's do that. I'm resuming. Hey! I spotted an enemy drone! حالا لدنزا جاری وهایا لوی دیدی أوكي ما هم يوعي بشرة خوش هيدي بالشر بيقول عن الشر كي خوجني ويرانو شەڕەکانیشی زۆر بێزارکەر لەبەرەوەی زۆر دەتەفەوزا یعنی ئەگەر زۆر زۆر بە داقیقی بە هادی ئیش بچی شوێنەکان کەشف بکەی هەر دەتەفەوزا وا گولە زۆر بشترە یعنی گولە زۆر
بلا وقتی وی نیه نه سیستمی چاک بنوشی یعنی مشان ناو نشاره عزیز وين اللي كده براس كده طيب عندك قلة we have no قلة بقى الناس تاكل اللي دنا زي المعلومات Hostile is hit. Repeat. Hostile is hit. شكر Come on, keep firing. وي اوصله اصلا باويكس هذا والله ها دوای تقریبا قصر باور هم گارگاره که لونده اوكي ستوريكا شي باش هذا دجرته اني مثلا حوار زيادة بي يعني تربيني تكست مش تاخذ خلينا تكست مني براسي اوكي يك ما كوكردنه ايدي كذا شيء ئەوەش زۆر مشکلی ئەو سەگ بابە هەچەوە قومبەرەشی دێتم باش أجر براستي يعني يوبيسۆفت شيش خراپی کرده باز ریکۆن بریکپۆینت يعني ماپەکی نازداریان دروست کردیە جەوەکی جوانیان دروست کردە گرافیکەشی جوانیان دروست کردە بەڵام نەیانزانی ئیشی لەسەر بکەن ستۆریەکان لۆ ڕێک دەخەن ئەوەندە عەجەلیان کرد لە بڵاوکردنەوەی یاریەکەیان کردە بۆڕین تێگین تێڵ زانیاریەکەی ببن ئەو چێ دەنگە دێ
شكل إشاكي دوش okay I don't care unfilled report I don't care Oh, I'm saying so now. Zajęcie. Okay. رسمك ما عندي تا هزارنا ما تشندر 1.5 كيلومتر ولا Contact with hostiles! Contact! Contact! Alright, watch yourself. This is the team that rescued Jade Scout. أو يك سايد مشنا أو هم تزي معسكرات بيدا كامل في خانة كاتوا أو يدرسك تزانيا ليشي شركان شو بيخوجني Hello. I'm looking for any signs of radiation. Seen anything unusual in the area? That's the end. Thanks for having my back. That's the end. أو كان معلوماتي بقى بميدا. That's the end. مع سام معلوماتك كيف يقولون؟ ناصت بستي يك ما تجربه هذا. قاعد يعمل والله هو قال هليكوبتر تفينا بي بس سيارتي بيبيران ده قد ناتاني. باسنجري تسو. بعد خۆشەویستان دەمەسە کۆتایی ڤیدیۆیەکەی بەس یەک خۆم لە دارێکیدا تەقیەوە ئۆکێ دەمەسە کۆتایی ڤیدیۆیەکەم ئەوە گۆست ریکۆن بریکپۆینت بوو پێم وایە ئەو یاری هێشتا ئامادە نییە یاریەکە لەوانەیە بتوانی ئەگەر حەزت لەو نوعە شوتەرەیە کە بەردەوام شتی ببینی و شتی کۆکەیەوە لەوانەیە لە داهاتوو بتوانی تامی لێ بکەی ئێستاش تامی لێ دەکری ئەگەر حەزت لەو خاص لەو نوعە یاریانەیە کە بەردەوام NPC واتە دژمنەکان بکوژی و خۆت بە خۆت بکەیت بەڵام گۆست ریکۆن بریکپۆینت ئێستا مشنەکانی زۆر دووبارەیە هەموو مشنەکان ئەوەکو تازەوەی پێم نیشان هەموویەوە هەیە لەوێشت کۆدێک زانیاری کۆدەکەیەوە ئەو معسکەر لەناو دەبەی دەتباستە جێچکە لە ناوی دەبەی یعنی لەوانەیە ساعتێک و نیو بێک مشنی وە بیکەت لەوانێت 10 XP داتێت لیڤڵ لەوانەیە بەعەسە بەرزکاتەوە دەبێ باسی شتەشکەش بکەم لیڤڵ بەرز بوونەوە لێرە تۆزێک زەحمەتە لەبەرەوەی تەماشاکە هەندێک شوێن هەیە لە ناوچەکەی بۆ نمونە ئەو شوێنە سوورانە لیڤڵیان 160 بەسەرەوەیە باشە ئەمن چەند تقریبان 8 ساعت 9 ساعت یاریم کرێت تازە گەیشتمە لیڤڵ 20 واتە ئەگەر 50 ساعت یان 100 ساعت یاریکەم لەوانەیە بگەمە لیڤڵ 100 واتە زیاتر لە بێ دەبێت 200 ساعت یاری بکەی ئەگەر بتوانی ستۆریەکەی تەواو بکەی وەشتە شکەشەیە دەتوانی لە بیدایەتەوە دەتوانیت یەکسەر ستۆری ڕاستە خۆل ینی کۆتا بۆسی یاریەکەی لە ناو بێت کە لێ 150 کە وەشتە چ خراپە دوێنێ توش کێشەی وا بووم لەو ستۆریانە لەو ستۆری توش کێشەشی بووم ئەوش چ بوو لە بیدایەتەکەی
ئەو ستۆری پێدامە یان لەگەڵ لیڤڵ من دەگونجێ بەڵام ستۆریەکە دەدواتە شوێنێک لیڤڵیان 150 کە ناتوانین شەڕیان لەگەڵ بکەین یان دەوروبەرەکەی 150 دەبێت لا بچێوێن دەر بەس هەر دەتبینن هەشەڕ لەگەڵ دەکەن شتەچکەش کە یەکە لە خراپترین شتەکانی ئەو یاریە ئەویش چیە مایکرۆ ترانزاکشنەوەتە پارەدانە سەرەوە بە پارە دەتوانانی سیلاکەی خۆت بەقوتر بکەی پارچەی سیلە بە سیلاکەی خۆت بکڕی بەچەندێ بە 480 ئەو پارە GSC چیە ئەو پارە GSCش بە پارە ڕاستی تاوان دەکردرێ تەماشا یوبیسۆفت چەند چاوچنۆک بوو ئەو جارە جلوبەرجی پێ دەکردێ ڕەنجی سیلاکەی ڕەنگ تەبیعیە بەڵام ئەوانە هەمووی پاکە وەکو پاکی فیفایە هەمووی سیلایی پێ دەکردرێ بە پارەی ڕاستیشە ئەوانە پارسەنە لە بۆ مثلا دانەیەکیان هەر دانێ بە 350 باشە یعنی ئەو یاریە دەتوانین هەلیکۆپتەری بکڕین ئەو شتانە ئێستا من ئەوەندە مشتم بڕی یەک هەلیکۆپتەری نەدامێ باشە تقریبا 8 ساعت 9 ساعت یاریم کردی تاکو ئێستا هەلیکۆپتەرێکم بەرنەگرتێ بڵێ کاکە ئەوە هەدیەی گەمەکەیە لە بۆ تو خەڵاتەکە ئەو شتانە وەلی دەکە پارەی سەر بکەی کە بەڕاستی شتێکی ناخۆشەوە ناشیرنە و دوورە لە ئەوەی کە یاریەکە باش بیان خراپی منە دەتوانی پارەی دیکە بە پارەی دیکە بکڕی ئەوانە کرافتینگە توانین پێیان بکڕی ئۆکەی ئەوان لابردیە بەس مهم ئەوە پۆینتەکە تێگەیشتن گۆست ریکۆن بریکپۆینت گەمەکی وێرانە ئێستا باش نییە بۆ پێم وایە نەیکڕی باشترە جارێ هەتا تقریبا 3-4 مانگی دیکە لەگەڵ هەندێک ئەپدەیتی دیکە خەڵک زۆر ڕەخنێ دەگرن ئەگەر بێت و باشتری بکەن زۆر باشتر دەبێت ئەوەش سکیلەکانە کاتێک ئێستام 4 سکیلم هەیە دەتوانم 4 شوێنی دیکە بکەمەوە ئەوانم کردیتەوە ئاژا بکەینەوە تا ڤیدیۆیەکی دیکە بەخۆ ئەو هەستان لەو زۆرە ڤیدیۆیانە هەیە ئەگەر حەز دەکەن بۆ شێوازە گەیمپڵەی یاریەکەی پیشاندەم و قسەی لەسەر دەکەم وە لە کۆتاییەکەشی باسیەوەی دەکەم یاریەکە بەکەڵک یاخود بەکەڵکدایە ئاگادار بکەنەوە لە کۆمنت و ئەگەر لایکی ئەو ڤیدیۆی گەیشتە 2500 لایکی ئەو جۆرە ڤیدیۆیانە بەردەوام دەبیتن هەفتانە دەتوانم 1-2 ڤیدیۆی لە شێوازە یاری نوێ تاقی بکەمەوە بەڵام ئەگەر لایکی ڤیدیۆ گەیشتە 2500 لایکی خۆشەویستیم بۆ هەمووتان و سبسکرایب چنەڵەکە بکەن لەبیر نەکەن هەر تەماشا مەکەنەوە بەس تەماشا دەکەن سبسکرایب بکەن بەس عیبە یانی خۆشەویستم